پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژنانباتەوە بەڕک حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕووی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان نستنیتەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. پێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادن. داری وازات و خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبات چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیار کردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەی چوارشەممەی و کاتژمێر 9 کاتی پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤە. بینەرانی عەزیز، من بنەر مستەفام و خۆشحاڵم چوارشەممەی کردێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. بەرنامەکانی ئەمڕۆمان 11 شوباتی 2026 لا سێتەوە پێک هاتووە. سەرەتا قسەباسێکمان هەبێت لەسەر جێگە و ڕێگە و پێگەی ئێستای ناسیۆنالیزمی کورد دوای ڕووداوەکانی سووریا و پرسی کورد بەکوێگەیشتووە. لە تەوەری دووەمیشماندا لە پێشوازی 8 مارسە قسەباسێکی کورت دەکەین لەسەر تایبەتمەندی 8 مارسی ئەم ساڵ لە جیهان و لە کوردستان. لە کۆتایشدا قسەباسێکمان دەبێت لەسەر فایلەکانی ئێپستین کە چیمان پێ دەڵێت و هەندێک بابەت پەیوەند بەو تەوەری بەرنامەی ئەمڕۆمان دەبێت. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی لە کۆمنت دەیخەنە ڕوو ئاڕاستی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامە سەرنج ڕاکێشەکانی ئەم شەومان. مەڵە بینەرانی عەزیز، زەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باسێک لەسەر پێگەی ناسیۆنالیزمی کورد دوای ڕووداوەکانی سووریا و ئەم بابەتشتا و تێ دەکەین لەگەڵ سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر محسین کەریم. محسین کەریم، ئێوارەت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە و بینەرانتان باش، زۆر سپاس. من وا هەستەکەم کە فترەیەک بوو لە سایەی دەسەڵاتی یەکێتی و پارتی لە کوردستانی عێراق پێگەی ناسیۆنالیزم بە شێوەیەک لە پاشەکشەدا بوو
بەڵام ئەم ڕووداوانەی لە سووریا ڕوویاندا و هێرشی دەسەڵاتەکەی جۆلانی بۆ سەر ڕۆژاوە وای کرد کە جارێکی تر ناسیۆنالیزمی کورد تەنانەت یەکێتی و پارتیش ڕێگەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی کە پێگەیەکی جیاوازتر لە دەورانی پێشووتر پەیدا بکەن. ئێوە چۆنی دەبینن؟ بڵێ زای چۆنە بە بڕای من مەسەلەیەک مهمە کە ئاماژەی پێ بکەین، ئەوی ژەوەیە کە کێشەی کورد کێشەیەک نیە تەنها بە چوارچێوەی عێراقەوە مەحدود بێتەوە. کێشەی کورد کێشێکی ناوچەییە کە لە چوار وڵاتی ناوچەکە کە کوردیان بەسەرەدا بەژوەیە کوردیان تیاژی، ئەم کێشەیە توانێت لە هەر شوێنێکیان هەر کێشەیە گەر مشکیلەیەک هەر دۆخێک بۆ هاوڵەتیانی کورد زمان دروست بێت توانێت کاریگەری لەسەر ناوچەکان لەسەر بەشەکانی تریش هەبێ. بۆیە یعنی ناتوانین مەسەلەی کورد وەکو مەسەلەیەکی تەنها وڵاتێک سەیریکەن، کێشەیەکی ناوچەییە، کێشەکە کە بەعادی فراوانی هەیە بۆ کوتم ئەتوانێت کاریگەری لەسەر هەر لە هەلایەک لەسەر بەشەکانی تر بکە. ئەوەی کە ئێوە باسان کە تەمان لە کوردستانی عێراق نزیکی 39 ساڵە زوتنەوەی کوردایەتی دەسەڵاتی بەدەستەوەی بە تایبەتیش لە دوای 2003 دەسەڵاتی کوردستانی بەدەستەوەیە و خەتەرێک وەکو خەتەری ئەوەی کە پێشتر هەبوو گەڕانەوەی بەعز خەتەری ئەنفال دەسەڵاتێکی وەحشی وەکو بەعز کە خەڵکی کوردستان تەجروبیان لەگەڵای ئەمە نەما بە جۆرێک ناسیۆنالیزمی کورد چوە ناو دەسەڵاتەوە لە بێجگەڵی کوردستانی کەوتە ژێر دەست چوە ناو دەسەڵات لە بەغاژ یعنی پۆستی گرنگی وەزاری و ئیداری و ئەمانە و سیاسی و تا عسکەریشی لە حکومەتی عێراقا بەدەستێنن. بۆیە لەو کاتەوە تقریبەن کەوتم ئەتوانین بڵێن بە جۆرێک لە کوردستان عێراقا شتێک بە ناوی ستەمیلی نەماوە و دەسەڵاتی کوردایەتی خۆی حاکمیەتەکە بەسەر خەڵکی کوردستان. ئەم دەسەڵاتە لە ماوەی دەسەڵاتدارەتی خۆیان دەسەڵاتێکی پیشاناوە یان جۆرێک لە حاکمیەتی پیشاناوە کەم حاکمیەتە حاکمیەتی چینی سەرمایه‌دار و بۆرژوازی کوردە و ئەوەی کە ئەیانوت مەسەلەن دەسەڵاتی کورد خۆماڵی ئەتوانێت نوێنەری گەلی کورد بێنەوەی خەڵکی کورد بێنەوەی ئاواتەکانی کورد بێ بەرحەڵ بەهشتێکیان وێناکردبەوە دەرکەوت کە ئەمانە هەمووی خەیاڵ و یۆتۆپیا بوون و دەرکەوت کە دەسەڵاتی کوردایەتی دەسەڵاتی بۆرژوازی کوردە دەسەڵاتی چینی سەرمایه‌داری کوردەوە دەسەڵاتێک کە لەسەر چەوسانەوە و بێبەشکردن و مەحرومکردنی چینی کرێکار و خەڵکی کەم دەراوتی کوردستان ئەتوانێت ئیدارەی خۆی بکەوە بە خراپترین شێوە بە بڕای من ستەمی لە خەڵکی کوردستان کردووە. مەسەلەن کەم لێرە بەرحاڵ نامەوە کاتی ئێوە بینەرانج بۆ بکوژم خەڵکی کوردستانی عێراقیان باش دەزانن کە ئەم دەسەڵاتە چ جێگەیەکیە بە کورتی توان بڵێم کەم دەسەڵاتە هەتا بە جۆرێک بێزراوە لای خەڵک کە خەڵک خوازیاری ڕووخانی دەسەڵاتۆ نەمانێ دەسەڵات هەتا بە جۆرێک لە هەنێک با بڵین لە لای بەشێک لە خەڵکەوە بوو کە هەتا ئەگەر دەسەڵاتی مرکزیش بگەڕێتەوە لە جێگەی حکومەتی هەرێم بە جۆرێک پێشوازی لێکرا کە بەرحاڵ من بە جۆرێک من لە ئەنگلی ئەوە نیم بۆ پێم وایەوە وهمێکە بەداخەوە تا بەشێک لە ئۆپۆزیسیۆن دروستیان و بیانەوە بۆ گەڕێتەوە بەلای بەغا ژیانی خەڵک باشتر بێت. مەبەست بڵێم ئەمە ڕووداوەکانی سووریا ئەمە ئەوە بڵێم لە بنەڕەت ئەمە نەگۆڕاوە زان چۆنە ئەمە بە بڕای من ناتوانێت ئەم پەیوەندی بینی خەڵکی کوردستان عێراق و بۆرژوازی کورد و کورداتی سەر لەبەر هین کاتەوە تێک بات چونکە بەرحاڵ ئەمە واقعەتێکە کە ئەگەر بۆ چەند ڕۆژێکیش بۆ چەند مایەکی ژوامێ دروستکە جاری کەچێتە سەر دنیای واقع. بەڵام ئەمەوە بڵێم کە بۆچی ئەمە ڕوویە بۆ مەسەلەن بە جۆرێک ئیحساساتێکی قەومی دروست بوو یعنی ڕاستە مەسەلەن هێرشی با بڵین دەسەڵاتی حکومەتی شەرع بۆ سەر خەڵکی کوردستانی سووریا بە تایبەتی دوای پلانگێڕی کە کرا مەسەلەوە ئەمریکا و ئیسرائیل و ئەمانە خوان دیارە بە ڕەزامەندی تورکیا و نەعێک بە فشای تورکیا ئەوە بوو کە دوای ئەوەی کە دەسەڵاتی جۆلانی هەموو شتێکی خستە ناو ژێردەستی ئەمریکا و ئیسرائیل و هەموو وەلایەکی بۆ ئەوان پیشانە ئەوان پێویستیان باسە دەنەما جۆرێک فشاریان بۆێنەوە بوو دوو ناوچەی ئەنی هەتا ئەوەی کە بێ هەسەدە بچێتەوە پاڵ حکومەتی مرکزی بە هەموو شەرتەکانی ڕازیبیان بە فشارێ بوو. بەڵام ئەو باڕین ئەو پیلانە ئەو خەتەری کە ڕوبەڕووی خەڵکی کوردستانی سووریا بووە خەتەری سەربڕین خەتەری قەت و عامەتا بەجێ لە دوو گەڕێکی کورد کردە ئەسەش لە ئازاد بڵین بەتاتی لە کۆبانی لەژێر فشار و لەژێر حەساران لە گەڕەکانی شێخ مەقسوود و حەلەب ئەمانە ئیحساساتی دروست کرد کە یعنی خەڵکی کورد زمان لە هەموو شوێنەکانی تر ئیحساسێک کرد کە ستەمێک لە کەسانێکە چێک کە هاوخوێن و بە حساب بەشێکە لە نەتەوەکەی ئەو ڕوبەڕووی خەتەر و تیاچوون ئەبێتەوە. ئەمە ئیحساساتی قەومی جاریکە گەشاندەوە بڕوای من نەگەر لە هەموو بەشەکانە بە تایبەتیش لە کوردستان عێراقا یعنی خۆپیشاندانی سەدان هەزار کەسی خەڵکی کوردستان عێراق بە بڕوای من یعنی ڕاستە ئەمەوە پەیام نەبوو بە ناسوازی کورد ئەمە
چوونە ناو جەبەی ناسوازی کوردە و بەڵام جۆرێک ئیحساساتی قەومی ژیاندەوە ئیحساسیەوەی کە شعوری قەومی کە بەشێک لەم خەڵکە کە بە زمانی ئەو قسەکە کە پێی وای ئیمتیدادی نەتەوایەتی ئەوە ڕوبەڕووی کارەسات و جینۆسای دەبێت ئەم ئیحساسە جوڵاوە ئەمە بۆ ناڕەزایەتی و خۆپیشاندانێکی فراوان کە لە دەروی وڵاتی بوو ئەمە زمینەیەکی جارێکی دروست بۆ دەورەیەکی دیاریکراو کە کورداتی بژێتەوە چکە ئەم ئیحساسی قەومی ئەم ئیحساسی نەتەوایەتی ئەم ئیحساسی بڵین زۆمینەتەوەیە جارێکی کە ئەتوانێت سنوورەکان پشێوێنێ بە جۆرێک بەڕای من بۆ دەورێکی موقت ئەتوان بڵێم کە نوعێک لە کوردایەتی ژیاندەوە هەتا بە جۆرێک یەکێتی و پارتی نوعێک ئیمتیازیان وەرگرت لەم دۆخە بەڵام ئەمە بەڕای من درێژماوە نابێت چکە واقعەتەکانی ژیانی خەڵکی کوردستان کرێکا و زەحمەتکێشی بە تایبەتی کوردستان عێراق جاری کە ئەم حقەتە بە خەڵکی نەکا کە ئەمانە نوێنەرانی بۆژوازی نەرانی سەرمایه‌داری کورد نوێنەرانی چینەکە کەوان چەوسێنەوە سەر باریەوەی کە بەرحەڵ بۆ دەورێکی دیاریکراوی ئیسپا و پیشانیانە کە ئەوان گوایە یەک بەرژەوەندیانە کە بەحسا لەژێر لافیتە و لەژێر مانەری کوردایەتی و ئیحساساتی کوردایەتی و قەومیە کە گوایە ستەم لە کورد دەچێت لە زۆڵم لە کورد دەچێت و ئەوان شەریکن لەگەڵ یا دژی ئەم ستەمەن بەناحەقیان نوێنەری ستەم و زۆڵ مەزڵومیەتی کورد پیشان بن ئەمە بەڕای من جۆرێک بۆ دەورێکی دیاریکراوی محدود من ناڵم تەوهەمی دروست کرد بەڵام نوعێک لە باڵێن لێشێوانێک دروستەکە یان نوعێک لە ناڕۆشی دروستەکە لێڵی دروستەکە لە بینی دەسڵاتی کورداتی بۆژواردی کورد لە بینی خەڵک بەهۆی ئەو ئیحساسە قەومی کە بەهۆی ڕووداوەکانی کوردستانی سووریا دروست ئەگەر چی ئاماژەتان بەوە دەکات لە کوردستانی عێراقدا لە ئێستاە ستەم لەسەر خەڵکی کوردستان نەماوە ستەمی نەتەوایەتی بەڵام باز دەکرێت کە هەڕەشەی دەوڵەتی ناوەندی عێراق بۆ سەر کوردستان هەربوونی هەیە و بە شێوەیەکی گشتی تریش هەم ڕووداوەکانی سووریا ئاماژە بەوەدەن کە پرسی کورد هێشتا وەڵامی وەرنەگرتو و چارەسەری وەرنەگرتوێتەوە بە گشتی لە شێوەیەکی لە ناوچەکەتا بە شێوەیەکی ئنگشتی قسەی ئێوە لەم بارەوە چێت دواتر دێمە سەر ڕێگە چارەکەی بەڵام پرسی کورد ئێستا لەچی جێگەیەکدایە بە تایبەتی دوایەم ڕووداوانە ئەزانی چۆنە هاوڕێبداریەک شت بڵێم تەبان بەلەوەی کە بێ مەسەرەوەی پرسی کورد لە چ پێگەیەکایە ئەمێ بڵێم کە مەسەن لە عێراقا فیدالیزمێکیان هێنا ئەوان فیدالیزمە کێشەی کوردی حل نەکرد و کێشەی کوردی هێشتۆتەوە ڕاستە ستەم نەماوە لەسەر کورد بەڵام کێشەی کورد وەکو گرفتێک وەکو کێشەیەک وەکو مەعزەڵێک حل نەبووە باوەتەوە لە ئازاد لە عێراقا لەسەر بنەمای هەویەتی قەومی و دینی و ئەتنیکی هاوڵاتیانی عێراق هاتوون تەقسیماتی سیاسیان کردووە بەحساب نوێنەراتیان داتاشیوە بۆ بۆم خەڵکانەوە تا پەرلەمانێکیان داناوە کە نوێنەری ئەم ئەتنیک و گروپ و کەمە نەتەوایە و نەتەوانن ئەمە یعنی کێشەی کوردی ئەبەدی کردووە کێشەی کوردی هێشتۆتەوە ئەگەر چی ستەمەکە نییە بەڵام کێشەکەکو خۆی ماوە من دواتر ئەمە سەر باسی ئەمەی کە ئەم مەسەلەیە چۆنم پەیوەندیم دووشتە چۆنم لە کوردستان وەکوتم من کێشەی کورد کێشێکی ناوچەییە مەسەن لە کوردستانی تورکیا سووریا ئەم کێشەیە هەیە و لەسەر بنەمایەوەی کەمانە زان چۆنە باسی وەکەن کەمانە ئیفسالی و جداوای جابنەوەکن و دای حمەجوی حقوقەکەن ئەمە تعارضی هەیە لەگەڵ یەک پارچەی خاکی سووریا لەگەڵ یەک پارچەی دەوڵەتە لەگەڵ مەبانی بنەماکانی دەوڵەتی سووریا لەو لاوە مەسەن تورکیا وەکو خەتەرێکە بینێ مەسەن چکە لێرەش لە تورکیاش کورد هەیە کەڵم بوعدی ناوچەیی مەسەن هەموو دەستکەوتێک ئەگەر کوردەکانی سووریا لە هەر بارێک لەباری سەقافی و ڕۆشنبیری و کەلتوریۆ بەدەستی بێنن ئەوە زانێک ئەمە خەتەرێکە بۆ سەر کوردستانی سووریا بۆ سەر کوردەکانی سووریا بۆیە ینی ئەویش مەسەلیەتە ناوە ئەنی ئەمانە هەمووی بۆڵی دەسەخەنە دەستێک و کاریگەری لەسەر کە ئەو کێشەیە ناوچەی بێت وە کاریگەری لەسەرێک دابێن ئەوەی کە پرسی کورد ئێستا لە چ دۆخێکە بە بڕوای من ئەم دۆخێکە لە کوردستانی سووریا ڕوویا بە تایبەتی و هەڕەشەیەکە بۆ سەر کوردستانی سووریا و خەڵکی کوردستانی سووریا ڕووی بوو و طبیعەتی خەسڵەتی وحشیانە و دڕندانەی دەسەڵاتی ئیسلامی شەرع لە سووریا ئەمە تەجروبەیەکی تاڵی پیشانی کۆمەلگای نێودەوڵەتیاوە پیشانی خەڵکی ئازادی خوازی دنیایەوە کە لە مەسەن ئەوەی کە کرا بەرامبەر بە دروزەکان ئەوەی کە کرا بەرامبەر عەلەویەکان ئەمە بوعدێکی هەیە و ینی واقعەتێکە کە خەڵکی جیهان خەڵکی ئازادی خواز خەڵکی چاندۆز ئەمەی بینیوە جەریمەکانی ئەوانی لە ساحل بینیوە لە بەرامبەر عەلەویەکانە لە بەرامبەر دروزەکانە بانگەوازی توای با بڵین هینەکانی ئەرشادەکانی
ئیسلامیەکانی بینیوە لە مزگەوتەکانەوە لە عینەکانە چۆن فتوادرا بۆ قەت و ئامیان وە ڤیدیۆکانیان بڵاو کرایەوە هەتا بەرامبەر بە خەڵکی کوردستانی سووریا مەسەڵ جەریمانەی کە لە شێخ مەقسوود و هین بوو لە ئەشرەفیە بوو ئەوەی کە بانگەوازەکانیان بۆ قەت و ئامی خەڵکی کورد ئەمە هەتا و جەریمانەی کە کردیان لە کاتێکا مەسەن مقاومەی خەڵکی باڵین کوردستانی سووریا لەو دووگەڕەکە مەسەن جەریمەکانی چەکدارانی حمەشە لە بەرامبەر بە دیلەکان بەرامبەر بەو چەکدارانی بەو ینانی کە کوژرابن و تەرمەکانیان سوکاتی پێکرا ئەمانەمووی یعنی هینێکی لە ئاسی دنیا دروستەوە گەر دیقەت بن لە زۆرێک لە پەرلەمانەکانی ئەوروپایە نەوێک لە سەمپاتی و نەوێک لە هاوسۆزی بۆ قزەی کورد دروست بووە مەسەن بەشێک لە ئەندام پەرلەمانەکانی ئەوروپا و بەریتانیا نەوێک باسی قزەی کوردەکەن کە کورد حەقیوە کە مافی هەبێت ئەمانە مەسەن گەر دیقەت بن ئەم دەنگە زیاتر بووە لەناو هەتا خودی جالەی کوردیە لەناو هەتا بەشێک بە بڕای من لە خەڵکی عەرب زمانە لە کەسانێکی ئازادی خواست و ئینساندۆسی ئەوان ئەم یعنی ئیحساس ئەم هاوسۆزە زیایی کردو بۆ ئەم پێماکە قەزەی کورد یعنی ئەتوان بڵێم ئێستا ڕاستە بۆعدێکی گەورەی بەدەستناو بەڵام پێماکە لە ئاسێکی دیاریکراوە نەوێک لە سەمپاتی و هاوسۆزی لەلایەن ئازادی خوازان و لەلایەن بەرەی مرۆڤدۆستی دنیاوە بۆ دروست بۆ کە ئەمە بەبڕای نقطەیەکی ئیجابیە و ئەوەش کە هاوڵاتیانی کورد زمان بە بڕای من حتى ئەگەر لەسەر ئەو ئیحساس و شعورە قەومیەوە بێ کەوان هاتون دیفاعیان لێن کرد ئەم شعورە ئەم ئیحساسە بەستەمە بەڕای من مەشروعە یعنی تۆ ناتوانی نەقدی کەسێ بکەی کە لەوەی مەسەڵەن هەستەکە کە کەسانێک کە سەر بە گروپەکەی ئەوەن ستەمی لێچێت ئەو ئیحساسی هاودڵی بکا بۆی ئەمە حەقێکی مەشروعە ستەمێکە کرێت لە خەڵکی کوردی سووریا بۆیە من پێمە ئەمەش کە بۆ فاکتەرێک فشاری دروست کرد ئەم ناڕزایەتە جەماوەریە فشاری سەر باریەوەی کە بە بڕای من زمینەیەکی دروست کرد بۆی نوعێک ناسوایزمیش بگەشێتەوە بە ناحەق و کە بەداخەوا بوو بەڵام هاوکات فشارێکیشی دروست کرد لەسەر بە جۆرێک لەسەر ڕێی گشتی دنیا بە بڕای من لە بۆعدێکی دیاریکراوە سەمپاتی بۆ قەزەی کورد زیاد بۆ مەسەلەی کورد زیاد بۆ بڕای ئەمە توان نقطەیەکی جابێ بە بۆی ئەگەر بتوانرێت یعنی باڵێن لەم هاوپشتێ سوود وەرگیە بەڕای مەتوانێت قەزەی کورد نەوعەن ما هەنگاوێکی بچێتە پێشەوە من ناڵێم ئەمە توانێت قەزەی کورد حەل کات بەڵام پێم وایە کە ئەمە توانێت وەکو چۆن قەزەی فەڵەستین لە ئاستێکی فراوانە لە ئاسی دنیا جێگەی پشتیوانیە ئەتوانێت قەزەی کوردیش وردە پشتیوانی فراوانی بەرەی ئینسان دۆستی و مرۆڤ دۆستی بۆ دروست بێت و بتوانێت ئەم بەرەیە لە هەر کێشەیەکە لە بۆ سەر خەڵکی ئەتوانێت دەنگی هەبێ و ڕەنگی هەبێ بتوانێت فشار بێت لەسەر ڕای گشتی و دەوڵەتانی ئەوروپا لە بەرامبەر قەزەی کووردا کە بتوانێت مامەڵێکی ئینسانی تر لە بەرامبەر قەزەی کووردا بکرێت بەڵام ئەگەر بینە سەر ڕێگە چارەی بنەڕەتی بۆ ئەوەی کە ئەم تر سیستەمە کۆتایی بێت ئەمەی کە تا ئێستا هەیە ئەم پرسە بە کراوەی و وەرنەگرتنی چارەسەری بنەڕەتی بۆ جوابدانەوە بە کێشەی کورچیە کاتێک ئاماژەتان پێدا کە فیدراڵیسم دانی کەم لە عێراقا چارەسەر نەبوو بەڵێ ئەزانین توانە پێم وایە کە مەسەلەی کورد وەکو ئەوەی کە نەتەوەیەک ستەمی لەسەرچێ زۆمی لێ ئەکرێ لە و ساڵانێکی زۆرە مەسەن ئەنفال کراوە قەت و عام کراوە شار و ماڵ و حاڵی وێران کراوە لە سەرەتایەتین مافی ئینسانی بێبەژە کرێ و ئەمە بە بڕوای من یعنی مەسەلەیەکە کە بە چارەسەری باڵێن پینە و پەڕە و نیوە ناچەڵ حەل ناکرێ مەسەلەی فیدرالیزم کێشەی کورد حەل ناکە کێشەی ستەم لەسەر کورد حەل ناکە کێشەی کورد و مەسەلەی کورد حەل ناکە زان چۆ هاوڕێ بلات مەسەلەی کورد تەنها ستەمی میلی نییە منم ئەوە بڵێم تەنها ئەوە نییە نەتەوەی کورد ستەمی لەسەرچێ ستەمی لێکرێ لە کاتێکە کەستەم لەسەر نەتەوەی کوردەیە هاوکات لەلایەن بۆرژوازی دەسەڵاتدار و بەژوازی نەتەوەی سەردەستەوە ئەم ستەمە ئەم زوڵمە ئەم واقعەتە بەهۆی جموجوڵەکانی لەو بەریشەوە ناسوایزمی کورد حرەکاتی سیاسی کوردایەتی سەری هەڵاوە دروست بووە مەسەن ئەمە بۆن من ئەگەر بۆن منە هیچ حرەکەیکی سیاسی کوردایەتی ناسوایزمی کورد دروست نەبووایە ستەمێکە بوو بەڵام ئەو کاتە ڕەنگە ڕێگەیەکی تر ڕێگە چارێکی تر تەرح بکرایەت ڕێگە چارێکەوەی کە بە بڕای من هەرێکی لە وڵاتانە چینی کرێکات دەسەڵات وەرگێ و کۆتایی بە هەموو جێ لە ستەم بێنێ و ئەمە تەنها ڕێگەی بوو کەیتوانی لە چوارچێ یەک دەوڵەتە کە دەوڵەتێکە دەسەڵاتی بۆرژوازی لە تورکیا لە سووریا لە ئێران بڕوخێنێ دەسەڵاتێکی شورایی سۆشیالیستی دامەزێنێ و وەکو چۆنەوەی کە لە رووسیا کرا لە سەردەمی لین و شۆڕش ئۆکتۆبەر کە شۆڕشی سلاکی کراوەتی هەموو نەتەوەکان ئەوانەی کە یانوێت جیابنەوە توان جیابنەوە یعنی بەو شێوەیە چارەسەری ستەمی میلی کرد لەسەر نەتەوەکانی ژێر دەسەڵاتی ئیمپراتۆریەتی رووسیا ئەمە ئەم ڕێگەیە و بەڵام لەبەر ئەوەی کە
لەو سەرەکەیترەوە لە بەرامبەر نەتەوەی بۆرژوازی نەتەوەی تەزلس و ناسیۆنالیزمی سەردەست ناسیۆنالیزمی با بڵێن کورد ئەمیش توانیوێتی وەکو بزودنێکی سیاسی سەر دەربێنێ و توانیوێتی لەسەر مەسەلەی چەسانەوەی کورد ئیسماری سیاسی بکە توانیوێتی بەناحەق خۆی کۆنەنەری لابردنی ستەمی نەتەوایەتی خۆی هەڵقات بەناحەقڵم چکە بەڕاستی نوێنەری لابردنی ستەمی نەتەوەنی ئەو هەڵگری ئەوەیە کە لەسەر بنەمای ستەمی نەتەوەی زۆمێ لەسەر کورد دەکرێت و مەسڵمەتێک لەسەر کورد دەکرێت ئەو ئەوێ شەریک بێ لە دەسەڵاتی سیاسی لەگەڵ بۆرژوازی حاکمە بۆیە ئەو چارەسەری مەسەلەی کورد ناکە و لێرەوە چارەسەری مەسەلەی کورد بەوە ئەبێتکە بۆی کۆتایی بەم جەدەلە بێ بەم کێشمە کێشە بێ کە دوو تەرەف دروستیان کردووە ئەزانم بۆرژوازی نەتەوەی سەردەست ئەسڵی کێشەکەی بەڵام بۆرژوازی نەتەوەی ژێردەستی نەتەوەی کورد بۆ ناسیۆنالیزمی کورد ئەویش بۆ بەش تەرەفێک لە کێشەکە ئەویش بەشێک لە کێشەکەیە ئەوە یعنی بۆیە هەردوو لایەن ئەم کێشیان تەعقید کردووە و پێچیدە کردو ئاڵۆز کردووە حەلی ئەمە بەوەیە کە بە بڕوای من لە هەریکێ لەم وڵاتانی کە کوردی لێژی ئەبێ خەڵکی کوردستان خەڵکی کوردستان خەڵکی ئەو ناوچانی کوردی لێژی زۆرینەی کوردن ئەبێ ئەو دەرفەتیان بدرێتێ لە ڕیفراندۆمێکی ئازادانەیە خۆیان هەڵی بژێرن بڕیار بن ئەیانەوێ لە چوارچەوەی دەوڵەتەکانە دەوڵەتە مەرکەزیەکانە بمێنەوە بە مافی یەکسانی هاوڵاتی یان ئەیانەوێت جیابنەوە دەوڵەتی سەر بەخۆ دروستکەن بەبێ ئەمە قەزەی کورد بەڕوای من نە لە عێراق حەلەبێ نە لە سووریا حەلەبێ چارەسەری لا مەرکەزیەوەی کە بۆ سووریا تەرحەکرێ ئەوەی کە هەسەدە و بەرحەڵ لەژێر فشاری ئەمریکا و لەژێر فشاری تا مەسعود بەرزانی تورکیایەوە قبولیکا بەڕای من قەزەی کورد لە سووریا حەل ناکاوە قەزەی کورد دەهێڵێتەوە وەکو چۆن لە عێراق حەل نەبووە وەکو چۆن لە ئێرانە ماوەتەوە وەکو چۆن لە تورکیا ماوەتەوە ئەمە ئەتوان باشی حاڵە دەوەی کە هەیە بڵێن لە کوردستان عێراق هەیە کە فیداڵیزمە بە جۆرێک هەتا فیداڵیزم جۆرێک با بڵێن شەریکایەتی بۆرژوازی کورد لە دەسەڵاتە زیاترە وەکو لە نامەرکەزی بەڵام ئەکوت بینیمان کێشەی کوردی حەل نەکردووە هەموو کاتێک ئەتوانێت کێشەی کورد و ململانەی کورد و عەرەب و جوڵانی احساساتی قومی ئەتوانێت بێتە مادێک بەدەست هەردوو تەرەفی بۆرژوازی عەرەبی کوردی ڕەوتە دینی ئیسلامیەکان و قومیەکان کە ئەمە فوی پیا بکەن احساساتی قومی ببوژێنەوە و لەسەر ئەمە بەڕای من ئیستیخباراتی سیاسی بکەن ئێمە لە دەوران انتخاباتەکان نابینین لە دۆراتی انتخاباتەکانە بە تایبەتی بۆ پەرلەمان عێراق بینین کە چۆن شۆڤێنیستە عەرەبەکان هەوڵان کە احساساتی عەرەبی و ئیسلامی دژی کورد بجوڵێنن لەسەر مەسەلەی بوجە لەسەر مەسەلەی بەشی کورد لە ئازام چی لەم بابەتانە و چۆن ناسیۆنالیستە کوردەکان ئەیانەوێت احساساتی قومی بجوڵێنن لە دژی عەرەب بۆی کە دوو کورسی زیاترکەن سەرنجامیش دوایچ لەگەڵ بۆرژوازی عەرەبی و لەگەڵ هەر ئەوانەی کە بە دژمنی خەڵکی کوردستان پیشانیان ئەچ لەگەڵ ڕێکەون و دەسەڵات بەژەکەن تەقسیمی دەسەڵات دەکەن بۆیە بە بڕوای من کێشەی کورد ئەم یەکەم بڵێم بوعدێکی منطقی هەیە کێشەیەکی معقەد و پێچیدەیە کێشەی دەوڵەتێک نیە هەتا لە دەوڵەتێکا بڵێ چارەسەرێک و کۆتایی پێت کێشێک لە چوار دەوڵەتە هەیە وە هەر دەوڵەتێکیان لە هەر ناوچێکی ئەتوانێت کاریگەری لەسەر ئەوانی تر دابنێ بۆیە بە بڕای ئەمە پرۆسێکی معقەدە کێشێکی معقەدە و چارەسەرەکەی بەڕای من پێویستی بەوە هەیە کە لە ناوچەکەیە لانی کەم لەم وڵاتانەیە بزوتنەوەکی چەپ کرێکاری کۆمۆنیستی نەوعەنما نوعێک شەب کە بتوانن فشار دروستکەن بتوانن لە معادلاتی سیاسی نەخشانێ بەوەی کە ماڵگۆڕ ڕووبە و ئیلا پێم وایە کە تەنها بەبین بەوەی کە بۆرژوازی کورد خۆی نوێنێتی نوێنی ئەم مینە پیشانبات نوێنی ئەم مەزومەتە پیشانبا و نوعێک نوێنی قەزەی کورد پیشان بە بڕای من ئەم قەزەی حەل نابێ و توانێت ئەمە بۆ هەتا کێشەی بێ لەم ناوچەیە توانێت چینی کرێکاری عەرەب و فارس و کورد بکاتەوە بە گژێکەوە ناوچەیەکی نامستەقل بێ لە ڕووی سیاسی و ناوچەیەک بێ لە ڕووی ئەمنی و نامستەقل و هەمیشە دەواازەیەک بێ بۆ جەدەل و کێشمەکێش و ململانێ و داوای قومی لە بینی خەڵکی عەرەب و تورک و کورد و فارس و ئەمانە کە بە بڕای من چینی کرێکار و خەڵکی کوردزمان و خەڵکی ناوچەکە تورک و ئەمانەش بەڕای من لەمە زیانە بینن تۆ دیقەت بە لە تورکیا بۆی شەڕی بینی پەکەکە و حکومەتی تورکیاوە هەزاران هاوڵاتی کوردزمان و تورک کوژراون لە ئێرانە بە هەماش لە عێراق پێشتر مەسەلەن بە هەزاران هاوڵاتی کورد و عەرەب کوژراون ئەم شەڕا وەکوتم ئەم شەڕە قەومیە ئەم کێشمەژێکی قەومیە ئەم لانە قەومیە بەبێ ئەوەی کە وەکوتم قەزەی کورد بەم شێوە سیاسی کە باس کرد جواب درێتەوە بە بڕامی کێشێک دەتوانێت لە ناوچەکە بمێنێتەوە هەمیشە بۆرەیەک بێت هەمیشە دەرفەتێک بێت بۆی کە هەم دەرفەتێ بۆ دەوڵەتانی ناوچەکە و دەوڵەتانی پرالیزیش دەوریانە بێت لە مەنتیقا دەستی تێ بکێشن وەسوی ئیسفادە لە قەزیە بکەن وەکو چۆن تا ئێستا کردوانەوە هەمیشە شکارەسات هێنا بۆ خەڵکی کوردستان و خەڵکی کوردزمان لە ناوچەکەدا کاتمان زیاتر بەکارهێناوە لەوەی پێویستەکە بەڵام ئەگەر لێک خولەکەدا بتوان وەڵامی سەرنجێکی بینەر بدەنەوە کە ئاماژەتان بە ڕیفراندۆم کرد دەڵێت کە ڕیفراندۆم کرا بەڵام کاری پێ نەکرا تکایە لە یەک خولەکدا وەڵام و سوپاس
ئەزان چۆن ڕیفراندۆم کرا بەڵام بە بڕای من ئەوەی کە هێزی ئەسڵی و بۆ ئەنجامدان ڕیفراندۆم خۆی قابەت نەبوو خۆی جەری نەبوو و پارتی بۆرژوازی کورد جەبانە بەڕاستی بۆرژوازی کورد ترسنۆکە یعنی ئەو لەبەری کلکی گریاوەتەوە بە دەوڵەتانی ناوچەکە بەرژۆنی لەگەڵ ئەوانەیە لەگەڵ ئەمریکا لەگەڵ تورکیا لەگەڵ ئەوانە ئەو نەیتوانی وەکو هێزێکی مستەقیل پشت بە خەڵک بەسەوە هێزێک تەحەدا بکە هەتا ئەمڕۆ نمونەیەکی زۆر بەسیط بڵێم چۆن هەسەدە سەرباری هەمووی نەکای لەگەڵ دەوڵەتی لەگەڵ ئەمریکا بە جۆرێک کە چۆن ناو ئەجندا و سیاسەتی ئەمریکاوە بەڵام لەم مەوزوعە کەزانی خەتەرێک لەسەر وجودی هەیە و بینیشی مقاومەتێک لە پشتی خەڵکێکی ئامادە مقاومەکەنەوە بکە ئامادە نەبوو کە هەموو شتێک تەسلیم کە مثلا چۆن ناو نەوێک لە جەدەل و کێشمەکێش وەنان ئامادەی بۆ شەڕ بەڕای من ئەگەر چی ئەمە ینی ئەو سەری معلوم نیە بەڕای من کێشەی هەسەدە و دەوڵەتی سووریا کێشێکی معقەدەوە ئەویش ینی شەر نییە بەمە کۆتای بێەوە من پێم وایە کە ئایندێکی ڕۆشن زۆر هینی ناکات سەرباری ئەوە ناو ئاڵۆزێکی قورس هاڕاتە پێشەوە بەڵام بە بڕای من پارتی ئەگەر ئەوە جەرئەتی تیا بواە بیتوانێت مقابلەکە تا بەسە خۆ دەبینی یەکێتی و پارتی هەرێکان شتێکیانەوە یەکیان کردی بە ئێران و گریابوو یەکیان بە تورکیا بۆی ئەوان بەڕاستی ئەهلیەوە نەبوون کە بتوانن ئەم شەڕە بکەن لەسەر قەزەی ڕێفراندۆم ئەوان تەناوکو پارتی بە تایبەتی وەکوینەکی سیاسی پێویستی پێی بوو کە نەوەکی دیعاکی سیاسی بکە دوایەوەی کە قەزەی داعش تەواو بوو ئەوە ئەو منتیقانە تەسلیم کاتەوە بە حکوومەتی مرکزی و نەویزاوە تەسلیمی کاتەوە ڕێفراندۆمێکی کە بڵێ با بەگیانە منتیقانە منطقەی کوردنشێنن و خەڵک دەیەوێت استقلال بکە ئەمەکو دەستکەوتێکی سیاسی خۆی بۆ خۆی باڵین جێبەجێ بکە بەڵام سەرنجام نەیتوانێت دیپانە قەزەکە ئەمەش بەڕای من هەزیلی و جەبانی و ترسنۆکی و بوو دڵی ناسوازی کوردە هەتا لە پەیوەند بە مەسەلەی کورد کەوتم ئەو نوێنەری نییە ئەو دیفاعی لێ ناکە ئەو خەباتگێڕی لابەرنیستەمی نییە بۆ ئەوە هەمیشە بەسەر شەراکەتەوە بینەرێکی تر بێن مەسەر شاشەکە و ئەگەر ئەمەش لە خوڵەکێکدا بۆچوونی خۆتان لەسەر بدەن وەکو دوایین لێ دوانش دێتان وەرگرم کاڵێ ناسیۆنالیزمی کورد نوێنەرایەتی کێشەی کورد ناکات و ئەوان کات دەکردنەوە بۆیە دەکرێت دۆست و دوژمن تێکەڵاو بکەن و شەڕیان لەسەر پۆستە و هەتاوەکو دوایی ئەماگەر ناوەڕۆکی ئەو کۆمەتە درێژە وەرگرت بێت ئەو لازم چۆن ناسیۆنالیزمی کورد بەڕای من لەسەر کێشەی کورد نانەخوانی دەوام کێشەی کورد هەل ناکە لەبەرەوەی ئەو ستەمی میلی هەل ناکە ئەگەر ستەمی میلی تەواو بێ بە بڕای من تۆ تەسەووری کە ئەگەر کوردستان عێراق دەوڵەت بێت وای بە دەوڵەت هەرو ناڕازەتی کە ئێستا هەیە لەم دۆخەشە کە هێشتا کوردستان عێراق بەشێکە لە عێراق هێشتا خەتەری گەڕانەوەی دەسەڵاتی مرکزی هێشتا خەتەری هەڵوەشانەوەی ئەمینانە هەمووی هەیە بەڵام ئەوەتە خەڵک بە جۆرێک ناڕازەتی هەیە بە جۆرێک کەوتۆتە بەرامبەری تۆ چەسەرکە گەمە دەوڵەتێکی مستەقیل بووایە خەڵک ئەم کێشانەی نەبووایە کە جاریکە ئەکەوێت و بەردەم دەوڵەت باڵێن دەوڵەتێکی تر یا هێزێکی تری بێگانە لە ناو دوو کەوانە کە ستەمی میلی بەسەریا قسەپێت کە لەسەر بنەماوی کە بە کوردی قسەکە و هەوێتێکی تری هەیە چەسانەوەی لەسەر دابنێ ئەگەر ئەمن ئەم ترسە نەمێنێ پێما زۆر ڕاشکاواتر کرێکار و زەحمەت کێشی کوردستان و خەڵکی کەم دەرامەتی کوردستان لە بەرامبەر ئەو دەوڵەتە بۆرژوازە کوردیا ئامادەی باڵێن تێکۆشان بوون ئامادەی خەبات و ئامادەی ئەوە بکە جی بۆسەوە بەڕێم ئامادە بن کە چەلەنجی بکەن و تەحەدای بکەن و ینی بە جۆرێک خوان ڕێخەل بۆ هێتان دەسەڵاتە بڕوخێن دەسەڵاتێک کە بەرگری لە خەڵکە دەسەڵاتێک کە نوێتی خەڵکە کە دەسەڵاتێک کە ئازادی و یەکسانی بۆ خەڵک بێت دامەزێن بەڵام ئەبینی کە سەرباری ئەوە بینی لەبەر هەر لەحظە ئەگەری ئەوە هەیە ئەم خەتە دروست بێتەوە خەتەرە لەسەر خەڵک دروست بێتەوە بەڵای من خەڵک نوعێک ینی نوعێک ترسی هەیە دوو دڵی تایە مەسەن ئەم هەنگاوە زیاتر بێتە پێشەوە مەسەن چی ڕوایەت من پێم وایە کە ئەگەر دەوڵەتی کوردستان دروست بێت لە کوردستانی عێراق یا هەر شوێنێک من پێم وایە کێشمەکێشی چینایەتی لە بینی کرێکاری کورد و بەرژوازی کورددا باشتر و ڕۆشنترە بێ و کرێکاری کورد هوشیارتر واعیتر دوور لەتەوە هەموو وەهمی کوردایەت توانێت چەلەنج و تەحەدای خۆی لەگەڵ بەرژوازی کورددا بێتە پێش واتوانێت بزوتنەوەکە خۆی بەرە سەرکەوتن و بەرەو سەرکەوتن بەسەر بەرژوازی کورددا بەرەو دامەزانی دەساتێکە نوێنەرایەتی خۆی بکات بێت. محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوە ئۆکتۆبەر زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش دەبژین. ئازیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت بە تایبەتمەندیەکانی هەشتی مارس قسە و باسێکی کورتمان دەبێت لەگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی عزیز ساڵانە لە پێشوازی هەشتی مارسا کۆمەڵی بەرنامەمان دەبێت و بابەتی هەمەلایەنی تێدا تاوتێ دەکەین. ئەمڕۆ قسە باسمانە بێت لەسەر تایبەتمەندی هەشتی مارسی ئەمساڵ لە جیهان و لە کوردستان. ئەمساڵ هەشتی مارس چی تایبەتمەندیەک لە خۆ دەگرێت کە کاتێک تەماشای دۆخی
ئێستای جیهان و کوردستان و پرسی یەکسانی دەکەین. ئەم بابەتە شتاوتێ دەکەین لەگەڵ ئاڵا فەرج هەڵسوڕایی بزوتنەوە یەکسانی خوازی ژنە. ئاڵا فەرج ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش باش و سپاس بۆ ئێوە بۆم چاپێککەوتنە و زۆر سپاس بۆ بینەرانی پێشەنگ تیڤی. ئەگەر قسەیەک لەسەر 8 مارسی ئەم ساڵ بکەین 2026 چی جیاوازیەکی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردوو واتە تایبەتمەندی 8 مارسی ئەم ساڵ لەسەر ئاستی جیهاندا لە ڕوانگەی ئێوە چییە؟ هەڵبەتە ئەم ساڵ یادکردنەوەی ڕۆژی جیهانی ژنان 8 مارس تایبەتمەندێکی جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردووە. هەر بەو دەلیلەی کە ئەبینین لە ئاستی جیهانیە چەندەها گەندەڵی کاری قێزەونەر لەلایەن سەرمایەداری جیهانیەوە لەلایەن سەرمایەدارە گەورەکانەوە لەلایەن خاوەن کۆمپانیا و زەبەلاح و زلهێزەکانەوانێ کەشف کراوە، خراوەتە ڕوو، بەڵگەنامە خراوەتە ڕوو لەو بارەیەوە لە ئاستی جیهانە و بە تایبەتی لە ئەمریکا وەکو هەمومان ئەزانین ئەو دۆکومنتە زۆر و زەبەنانەی کە لەلایەن جێفری ئەپسینەوە کاری زۆر قێزەونەر دژی مناڵان بەکارهێنانی سێکسی مناڵان و ژنان و کچانی لاو لەلایەن ئەم بازرگانانەوە لەلایەن ئەم گەندەڵانەوە لەلایەن ئەم سەرمایەدارە دژە ئینسانیانەوە کەشف بووە و ئێستا لە هەموو لایەکەوە نەعلەت لە نظامی سەرمایەداری و بە تایبەتی ئەو کارانەی کە لەلایەن جێفری ئەپستینەوە لە دورگەکەیدا کراوە ساڵەهای ساڵە و تازە ئەم کارە قێزەونەرانە کەشف بووە. واتە مەوجێک لە ئەم ساڵە ڕوبەڕووی ئەم سەرمایەدارە گەورە و زل و زەبەلاحانە ئەبێتوانێ زیاتر دژ بە تیجارەتکردن بە ئینسانەوە بە تایبەتی تیجارەتکردن بە ژنانەوە بە کچانی گەنجەوە بە چۆنەڵێ بە تعدای جنسی لە مناڵان لە فرۆشتنی لاشەی ناسکی مناڵان ئەندامەکانیان و بەکارهێنانی بۆ قەزانج و سوودی سەرمایە لەلایەک و بەکارهێنانی ئەم جەستە ناسکەی مناڵان بۆ ئەنواعی چۆنەڵێ هەوەس و زەوق و بەکات بەسەربردنی ئەو سەرمایەدارە زل و زەبەلاحانە لە وڵاتی جیهانە بەسەرکردایەتی سەرمایەدارانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی تردا کە ئەم کارە کراوە بۆ نمونە لەگەڵ بەریتانیا لەگەڵ شێخەکانی وڵاتانی کەنداوا کراوە لەگەڵ زۆری شوێنی وڵاتانی جیهانە کراوە تەنانەت هەندێک وڵاتی تریش وەکو نەرویج و ئەمانەشی گرتووەتەوانێت کە ئەتوانم بڵێم ڕۆژانە دۆکمنتی جیاواز لەو بارەیەوانێ بڵاو ئەبێتەوانێ و دەدرێت بە کەناڵە جیاوازەکانی سوۆسیال میدیا. ئەمە یەکێکە لە تایبەتمەندیەکان لە ئاستی سەرتاسەری جیهانە. ئەگەر بەڵێ بابەتی تر زۆرە لەوانە پلەدوی ژنان زۆر زیاتر زیایی کردووە گەڕانەوەی من ژنان بۆ کونجی ناوماڵ و بێکارکردنیان بە تایبەتی لەم دەورەیە کە دنیا بۆتە ڕۆبۆت و بەکارهێنانی هێزی تەکنیکی و ئەم شتانە یەکەمین هێرش کە کراوەتە سەر چینی کرێکار کراوەتە سەر ژنان لەم نێوەیە ژنان بە دەلیلی کە سەرمایەداران ئەیهێننەوانێ لە نظامی کاری کرێگرتەیە ئەوان بەو دەلیلە بە دەرەجە یەکەم ژنان بێکارەکەن. ئەمە بێجگەر لەوەی ئەگەر تەماشای ئامارەکانیش بکەین ئامارەکانی نظامە خۆی مافی مرۆڤ خۆیان
کەسفی بڵێن ئەیخەنە ڕۆ ئەو مارانە ئەو ئامارانش پێمان ئەڵێن کە زۆریش لەوە زیاترێکە کە ئامارەکان پێمان ئەڵێن کە ڕێژەی تونند و تویژی دژ بە ژنان ڕوو لە زیادبوون بووە لە ساڵی 2025 دیسانەوە هەتاوەکو ئێستا. هەموو ئەمانە کە دژ بە ژنان دەکرێت لە چوارچەوەی نظامی سەرمایه‌داری گەندەڵە چ لە ئەمریکا بێت چ لە کوردستانە بێ ڕەنگی داوەتەوانە بۆ سەر ژنان. ئەگەر باسی کوردستانی سکەین بە مشەخەسی ئەوە هەروەکو ئەیبینین بەڵێ ئەو ئەبینین کە لە کوردستانە زیاد لە 35 ساڵیشە حیزبە کوردەکان دەسەڵاتداران بینیومانە سەرڕای ئەو هەموو کار و هەوڵدانە لە کوردستانە کراوە بۆ بەدیهێنانی مافەکانی ژنان، بەڵام لەبەر ئەوەی کە ئەم حیزبە دەسەڵاتدارانە لە کوردستانە خۆیان دوژمنی مافەکانی خەڵکن و بە تایبەتی دوژمنی مافەکانی ژنانیشن لەم نێوەدا. ئەگەروانە بێت بۆچی تا ئێستا ساڵەهای ساڵە ئەمارەکانی توندوتیژی ژنان، کوشتنی ژنان، خۆسووتاندنی ژنان، بێکارکردنی ژنان، با بڵین تەجاوزکردن بە سێکسی کچان و مناڵان زۆر زیاتر و ڕوو لە زیاد بوون بووە. ئەمانە بۆ نیان هێشتووە چەند ژنە لە قانونە مەمنوعکەن، ئەمانە بۆ ئازادی و یەکسانیان لە قانونەکانە بەرقەرار نەکردووە، ڕێک بە پێچەوانەوە. ئەمانە تۆزێک لەمەوە پێشگەم لە مقابلەکەی هاوڕێ موحسین کەریم بوو کە باسیە کرد، ئەمانە چۆن نان لەسەر ستەمی میلیە خۆن، بە هەمان شێوە نان لەسەر ئەم تەبعیز و هەڵاواردن و جیاوازیە گەورەیە لە بینی ژن و پیاوە هەیە، لەسەر ئەم کوشت و بڕێی ژنان لە کوردستانە، لەسەر ئەم جیاوازیە ئەوان نانی ڕۆژیانە خۆن، سفرەی خۆیان لەسەر حسابی ئەوە ڕازێننەوانێ. ئەگەرنا ئەوان زۆر دەمێک بوو پێش 20 ساڵ 30 ساڵ پێش ئێستا ئەیانتوانی یاسایەکی مۆدێرن لانی کەم وەکو ئەم وڵاتانەی ئەوروپا، یاسایە کە خەڵکانێک لە وڵاتانەیە بە خوێن و بە ئاگر بەدەستیان هێناوە، ئەوانیش ئەیانتوانی چکە خەڵک زۆر کوچراوە خوێنی یاوە خەڵک بۆ بەدیهێنانی ئەم مافانە، بەڵام ئەوان بە هیچ شێوەیەک چاویان نابینێت، چاویان لە بەرامبەر مافەکانی ئینسانە، لە بەرامبەر ئازادیا، لە بەرامبەر یەکسانیە چاویان هەڵنایەت و نایانەوێ یەک هەنگاو بچنە پای ئەوەی کە یاسایەکی مۆدێرن، یاسایەکی ئینسانی کە تایە جێگەی هیچ هەڵاواردنێک نەبێتەوانێ بۆ ژنان و پیاوان، ئەوان ئامادەنین کاری وا بکەن. پەیامی ئاڵافەرز لە 8 مارسی 2026دا بۆ ژنان و هەڵسوراوانی زوتنەوەی یەکسانی خوازی بە گشتی چییە؟ پەیامی من وەکو هەڵسوڕاوێکی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان ئەوەیە کە ئەو ژنانە و ئەو پیاوە ئازادی خواز و یەکسانی خوازانە کە ئەزانن کە تەجروبەی ساڵەهای ساڵیان هەیە سەبارەت بە کارکردنیان لە مەسەلەکانی ژنانە، ئەبێت ئەم سیستەمە زۆر زیاترتیا قوڵ ببینەوە و بیناسین. هەر وەک چۆن ئێستا هەر هەمووی باز لە کارەکاری سەرمایەدارە گەورەکان لە ئاستی جیهانە ئەکات، هەر وەکو چۆن ئیدانەی کارەکانی جەفری ئێپستین و باقی سەرمایەدارە گەورەکان و دۆناڵد ترامپ و باقی سەرمایەدارەکانەکرێ، هەر ئەوەی کە دژی یەکێتی و پارتی یەینە سەر شقامەکان چ لە کوردستان و چ لە زۆربەی زۆری وڵاتانی تری ناوچەکەیە،
ئەگەر بێت بەڵێ قابلی ئەوەکە ژنان و پیاوان پێکەوە بتوانن دژی ئەم سیستەمە بوەستنەوە و لە جێگایدا سیستمێک کە کاری کرێگرتەی تیانەمێنێ مڵکایەتی تایبەتی تیانەمێنێ پێکەوە هەماهەنگی کارەکان بکرێت لەژێر تۆچۆڵی بەڕابەری حیزبی کۆمۆنیستیە بتوانرێت یەکدەست ئەم کارە بکرێت ناکرێ ئێمە بچینە ژێر چەتری کەسانێکەوە کە لەژێر ناوی ستەمی میلیە لەژێر ناوی یەکڕیزی ڕیزەکانی کووردا بێن پێشڕەوی ڕیزی ملیۆنای بزوتنەوەی کوردایەتی خەڵکی بکەن و بژڵێن ئێمە ئەمانەوێ ژنانی ناوچەکە ڕزگار بکەین لە دەستی زوڵم و زۆری نیزامی کاری کرێگرتە هەتا ئەم هێڵە جیانەکەینەوانە لە قەومیەکان لە حیزبەکانی تر لە ڕێکخراوەکانی تر کە حیزبەکان بۆیان دروست کردوون کە ڕێکخراوەکانی کە چۆنەڵی ئایدیا و کار و سیستم و میکانیزمی کاریان عشایری زیاتر هیچی تر نییە چونکە حیزبەکانیان پیاوسالار و عشایرن وەکو یەکێتی و پارتی و ئەوە هیچ حیزبە ئیسلامەکانیش بۆیە ئەبێ پێش هەموو شتێ لە ڕوانگەی نەهێشتنی کاری گرێگرتەوانێ ئێمە هێز و قودرەتێک بین بە بزوتنەوەکەمان ئەمەش بە شێوەیەک ئەکرێ کە ئەبرێ هاوە هەماهەنگیەکی وا بکرێت لەگەڵ کاری ڕێکخراوەکانە چونکە کاری ڕێکخراوەکان بمانەوە نەمانەوەیە ئەگەر بمانەوە بەم شێوەی ئێستا کار بکرێ کە ئەتوانم بڵێم لە باشترین هەلومەرجیشە ئەوان مەحدودێتیان هەیە لە کارە ئەم ڕێکخراوانەی کە ئیستا هەن مەبەستم مەحدودێتی کارکردن زۆرە چونکە ئەمانە خۆیانن ئەم سەرمایەدارە خۆیانن دعمی ئەم ڕێکخراوانە ئەکەن بە مالی بێیان بە هەر شتێکی تر بێ بۆیە مەحدودێتیان هەیە لەوەی کە بێن ئەو نوع کارە بکەن کە ئێمە وەکو کەسانی کۆمۆنیست خوازیاری ئەوەین و ئەمانەیە بۆ شێوەیە کار بکرێ پێپێکێنانی چەنەها کۆڕ و کۆمەڵی ژنانی کرێکار لە شوێنی کرێکاریە لە مەعمەرەکانە لە کوردستانە زۆر زۆر کاری دروستن کە ئەکرێ ئەو حەلقە جۆرا و جۆرانەی ناو شوێنە کارگەریەکان شوێنە کرێکاریەکان زانکۆکان ئەو شوێنانەی کە کچان و کوڕانی گەنج و لاوی تایە ئەکرێ ئەلەم شوێنانەوانێ ڕابرانی ئێمە قسە بکەن بۆ خەڵکو خۆیان مافەکان ئەزانن خۆیان نەزانن چیان ئەوێ بێن ئەم ئاهەنگیە بکەن بێن ئەو خەتە جیا بکەنەوانێ لە بزوتنەوە کوردایەتەکان لە ڕێکخراوەکانی تر لەوەی کە ئەڵێن ڕێگریزی کوردەکان و کوردایەتی بۆ ئەوەی کە قەومەتی کوردی بەقوەتکەن ئەم ڕیزە جیا بکەنەوە ئینجا ئەتوانین ئێمە هێزێکی یەکگرتو هاو ئاهەنگ لە بەرامبەر بۆرژوازی کوردیا لە کوردستانە پێک بێنین هەروەها لە وڵاتەکانی تریشا هێزێکی سەرتاسەری کۆکەینەوانێ ئەوەی کە ئەوەندێک کە پێمانەکرێت لە ئەوروپا لە شکل و شێوازی جۆرا و جۆرە کارکردن لەگەڵ ڕێکخراوەکانی ترە ڕێکخراوە مەدەنیەکان ڕێکخراوە سکولارەکان ئەو ڕێکخراوانەی کە دیفاع لە مافەکانی ژنانەکان و هێزی فشارگەریان بۆ بهێنین ئەم بەم هێزە فشارهێنەرە بتوانین بۆ نمونە ئەم کارانی کە لە وڵاتانە دەکرێت بۆ نمونە کارەکانی سەرمایەدارە گەورەکانی ئەمریکا ئەوەی تر ڕێسوا بکرێ بە هەر شوەیە کە پێمانەکرێ بە هەر توانایەکەوە کە هەر یەکێ لەم هەڵسوڕانەی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان چ بە پیا و چ بە ژن هەیەە ئەو توانایە بخەینە گەڕ و بتوانین لە ڕۆژی 8 مارسا هێزێکی جیهانی بەرامبەر سەرمایەداران پێک بێنین بەر لەوەی کۆتایی پێبێنین دوو پرسیاری دوو بینەر ئەگەر هەوڵ بدەیت دەم جیامکەی بە یەک و لە خولەکێکدا وەڵام بکەیتەوە زانم ئاسان نییە بەڵام هیوادارم پرسیارەکەمیان بۆ چوونی ئێوە سەبارەت بە قسەی مەلایەک کە وتوێتی لە بەرامبەر ئەو ژنانی کوردستانی سووریا کە بەرگریان لە خۆیان کردهبوو کە کاری ژنان ئەوەیە لە ماڵەوە بن و هەروەها خواستی 8 مارسی ئەم ساڵ دەبێت چی بێت بەڵێ سەبارەت بە قسەی ئەو مەلایەنەی کە ئەو قسانە ئەکەن هەڵبەتە بۆ هەر کەسێکی ئازادی خوازیش تەنانەت کە نایە کۆمۆنیستی ژوێ تەنانەت زۆر زۆر ئاشکرایە کە ئەمانە ئەیانەوێت چەنەها ئەحمەد شەرع و جۆڵانی دروستکەن چ لە کوردستان بێ چ لە هەر شوێنێکی تری ناوچەکەیە بێ گەڕانەوەی ژنان بۆ کونجی
ناوماڵ یەکێکە لەو لە تەکمیل لە تەواوکەری ئەو سیاسەتانەی کە نیزامی سەرمایەداری بەڕێوەی ئەبا ئەمانە جگە لەوەی کە ئەتوانین بە تەواوی بڵێن هەروەک مارکز ئەڵێ ئەمانە مادە بێهۆشکەرەکانن ئەمانەیان ئەیانوێت ئەم نوع تەبلیغاتانەی مەلاکان تەبلیغاتێکی ژەهراویە ئەیانەوێت کۆمەڵگا بێهۆشکەن لەو ڕێگەیەوە ڕێگەی ئەو دیعاەنەوە بۆیە ئێمە ئەبێ خواستی ئەم ساڵمان بە تایبەتی لە کوردستانە ئەو تەبلیغات ئەو مەلاو نەبێت کە ڕۆژانە ئەوانیش دیسانەوە سفرەکانی خۆیان ڕازێنەوانێ لەسەر ئەساسی خەڵکی کوردستان لەسەر بە تایبەتی لەسەر ئەساسێکە لەسەر ئەساسی ئەو ڕاو بۆ چوونانەی کە دژی ژن هەیەە چونکە ئەوان لە هەموو لایەنێکی تر زیاتر تا سەر ئێسقان دژە ژنن دژە ئینسانین ئەوانیش کە من تەماشای تەنانەت ئەو مەلایی کە بۆ ژنانی شەڕەفان و قسەی کردووە تەنانەت مەلایەکی ترکە لە سعودیەوە هاوارەکات و قسەکە هیچ فەرقیان نییە لەگەڵ ئەو کارانەی کە جێفری ئەپستین کردی چونکە ئەوە کارێک یەکێک لە کارەکانی مەلاو ئاخوندەکان بۆمانەوەیان اختصابکردنی کچانی مناڵانە نەکرد کچان کچ و کوڕی مناڵ اختصاب ئەکەن بۆیە ئەوان زۆر یەک ئەگرنەوانە لەگەڵ ئەو بازرگانە گەورانە ئەو بازرگانە زەبەلاحە سەرمایەدارانەی کە دژی مافەکانی مناڵان و ژنانن بۆیە ئەبێ مەرکەیەکی ئەم دنیا بژین. ئاڵا فەرەت هەڵسوڕای بجوتنەوە یەکسانی خوازی ژنان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوەش. عزیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت بە مەلەفەکانی ئێپستین قسە باسەکمان دەبێت و لەگەڵمان بنەوە. بەڵێبینەرانی عزیز دوایین تەوری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باس لەسەر یەکێک لە گەرمترین بابەتەکانی ماوەی ڕابردووی ئەوروپا و جیهان لەسەر مەلەفەکانی ئێپستین ئەم بابەتەش لەگەڵ نووری بەشیردا داوتر دەکەین. نووری بەشیر ئێوارە باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوەش باش و سپاس بۆم فرسەتە. هەر وەک دەزانین کە بە ملیۆنان لاپەڕە لە مەلەفەکانی جێف ئێپستین کە بە بەڵگەنامەکانی ئێپستین لەسەر بازرگانیکردن بە منداڵانەوە هەتاوەکو اقتصابی منداڵان بڵاو کراونەتەوە. ئەمە لە تێکڕای میدیاکانی جیهانەوە قسە و باسی لەسەر دەکرێت. ئێوە ئەم کەسە و ئەم کارە ناو دەنێن چی؟ ئەم کارانەی چۆن کردووە و بۆچی کردوێتی بە تایبەتی لە 10 جەنیوەریدا بابەتێکتان لە ئۆکتۆبەردا بڵاو کردەوە ئێوە لەسەرم بابەتە لەسەرم تەوەرە بابەتێکتان بڵاو کردەوە ئەمە بزانم کە ئەم کەیسا هەستەکەی ناڕۆشنە سەر لێکدەرە چۆن نییە. فرسەتە جارێککە ئەمەوێت لە بەشی کۆتایی پرسیارەکەتانەوە دەست پێ بکەم ئایا بەکەی ڕاگەیاندنەکانی ئیمڕۆ و سەوباسی پەرلەمانەکان و سەرۆکی ئەو وڵاتانە و ئەو کەسانەی کە دەستیان تێکەڵ بووەیان لە پەیوەندا بوون لەگەڵ جێفری ئێپستین و هەروەها بەپێی ئەو میدیانەی کە تا ئێستا تەبلیغەکەن و شتەکان بڵاوەکەنەوە بۆی کە تۆمەتێکی شەخصی بخەنە پاڵ جێفری ئێپستین تەنیا مناڵباز بووەیان تیجارەتی سیاسی کردووەیان پیاوی موساد و ئیسرائیل بووە ئەمە ناتوانێت وەڵامی ئەسڵی بە کەیسی جێفری ئێپستین باتەوە وەکو هەر ئەوەیشی کە پێشتر سەرنگۆنی کەیسەکانی پێشوو بەڵگەنامەکانی 10 ساڵی ڕابردوو کراوەکە وەکو ویکلیکس و پەنەما و پاندۆرا و ئەمانە بۆ لەبەر ئەوەی واقعیەتی مۆزوعەکان ئەمە شتێککەیە لە پشتی ئەمانەوە ڕاستە ڕووکەشی ئەمانە جێفری ئێپستین تجارەتی بە مناڵانەوە کردووە و ڕەنگیشە سەر بە موسادی ئیسرائیلیش دووبێ ئەمانە بەڵام واقعیەتی ئەمە
درێژکراوەی کۆمەڵە بەڵگەنامە و سیاست و چوارچێوەی لە گەندەڵی و گرە فسادی تا تەجاوز و تیجارەت بە ئینسان و بە ژنانەوە بکرا لەو بەڵگەنامانی پێشوو لە 10 ساڵی ڕابردووە کە ڕوویان ناوە درێژکراوەی ئەوانەیە. ئەمانش هەمووی لە چوارچێوەی هەلومەرجێکایە لە سیستەمێکایە کە لە دنیاکی چەند جەمسەریە کە سەرمایه‌داری و بۆرجوازیەکی فاحشیەتر حکمی دنیاکە. نمونونەکەیمان ئێستا لە ترەمپا بینیەوە کە خەریکشە نمونەی خۆی لە دنیا تەقوێتەکاوە هێنێتە پێشەوە لە چەشنی ئۆردوگانەکان و نەتەنیاهوکان و محەممەد جوولانی و خامنەی و ئەمانە دەسەخاتە ناو دەستیانەوە بۆ تەقسیمات و لەو لاشەوە بە لە جەبسەرەکانی پوتین و ئەم جۆرانە کە دەستیان سوورە بە خوێنی ئینسانەکان. هەروەها هەر ئەمانە بوون دەستگیری مەسلەی داعشیان کرد کە چ ماساتێکیان دروست کردووە لە منطقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، مەسلەی حوسیەکان، مەسلەی ئیسرائیل و کۆمەڵکوژی لە غەزا و هەروەها بۆکۆ حەرام لە نایجیریا. هەر ئێستا لە سوودانە کوشتارێک و سوکایەتیە بە ژنان و بە کچان و بە مناڵانەکرێ و زیاتر لە 20 ملیۆن ئینسان هەم لە سوودان و 20 ملیۆن ئینسان لە ئێمەنا لەژێر خەتی برسێتی و ئەمانە کەوابێتە ئەمانە هەمووی سلسلەی ڕووداون لە چوارچێوەی سیستەمێکی هەلومەرجی چینایەتیان ڕۆیە کە کەمایەتێکی کەم وەکو ئەمانەی کە ئێستا دەستیان پێکەڵ بوو ئەم سەرۆکی وڵات و میدانە لەگەڵ جفری ئێپستینە. کەوابێتە ئەگەر تعریفێکی ئەم کەیسەی جفری ئێپستین بکەین ئەتوانین بڵێین ئەمە دەستەجاتێکی مافیایی ملیاردەر و میلیۆنەرەکان لە سەرۆکی وڵاتەکان و سەرمایه‌دارانی جیهانی و شازادەکان و ئەمانە دەستیان پێوەیە کە بۆ بازرگانیکردن، بۆ سیاست، بۆ هەروەها تیجارەتی جنسی بە مناڵانەوە کە ئەیکەن و ئێستا سەرمایه‌دارەکان لە دنیا حکومەکەن. ئەگەر لەو کاتەی وەکو ئیلۆن ماسک ئەگەر لەگەڵ ترامپا لە دەسەڵاتە بێ تا ئەوەی ئێپستین کە لە دەسەڵاتە نەبووە دەسەڵاتدار بوون. هەر لەبەرەوەی کە ئەم کەسە لە 2005 کەیسەکەی کەشمە بێ کە بەوەی لەگەڵ ژنان و کچانی خوار 18 ساڵ تەجاوزی جنسی پێکردن و شکاتیان لێ کردووە، خودی پۆلیس و خودی دادگا ڕێگەی نیشانێن و کارەکانی بۆ تەسیلەکەن تا 2008 نایگرن. لە 2008 داێنن کەیسێکی بۆ دروستەکەن کە دان بنێ بە 2 کەیسا و 19 مانگ حکومەیەن بەسەریا کە 13 مانگ لە سجنادێ، بەڵام سجنێکی چیشەوە چێتە ژوورێکەوە لە ماڵەکەی خۆی خۆشترە بەیانیان ڕاتە سەری شوکارەکانی نیەت و بەریەیە. لەبەرەوەی دەستی لەگەڵ دەسەڵاتە لەگەڵ سەرۆکەکانە کلینتۆن لەیەکێ بووە کە ئەو کاتانە لەسەر حکوم بووە بە دوایشە ترەمپ هاتووە هەر پەیوەندی هەبووە لەگەڵیان و دۆکۆمنتەکانیش کە تا ئێستا 3 ملیۆن کە ئیمڕۆژ دیدیم لە سایتی وەزارەتی داد ئەڵە 3 ملیۆن و نیوە بڵاوبەتەوە، بەڵام خۆی لە ئەسڵا 6 ملیۆنە. لە 3 ملیۆن و نیومە هێشتا 2000 ڤیدۆی تایە، 180,000 وێنەی تیا لەگەڵ 23,000 ئیمێڵی تایە. ئەمە هێشتا لە ساڵ 25 ئەو دۆکۆمنتانە نییە کە دەرهێنراون. بۆ لەبەرەوەی ئەم دۆکۆمنتانە لە ساڵی 2019ەوە کە جیفری ئێپستین گیرا سەرەتا و فترێکی کەمینا کە سەرنگونیان کرد لەژێر ناوەی ئەوەی کە خۆی کشتوەتی بۆی تەواو کەشف نەبێ، ئەم فایلانە لەژێر چاودێری هەم وەزارەتی داد و هەم لەژێر چاودێری FB و کۆنگرێسی ئەمریکا دەستکاری کراوە. حتا لەم 1-2 ڕۆژە زۆرتر شت ڕۆنشتن بۆتەوە لەوەی کە انتقادات دەگیرێت لە ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا کە زۆرێ لەم ڕسمانە سڕاوەتەوە، زۆرێک دەموچایان دەرنەخستووە بێجگە قوربانیەکان و هەروەها لە ئیمێڵەکانیش ناوی کەسەکان لابراوە، یعنی مەشکوکن ئەندامانی کۆنگرس لێ و فشارێکی زۆریان هێناوە ئێستا بۆیە ترەمپ و ئەمانە دیکەن بە مەسەلەیەکی شەخسی ئێپستن کە دژی ترەمپ بووە و ئیلۆن ماسک بووە و ئەمانە بووە، نەک ئەوەی ئەمانە بەم هەموو دۆکۆمنتە کە پێشتر ئەیانوو 1628 جار ناوی ترەمپ هاتووە، ئیمڕۆ لە سایتێکی عەرەبیا بینیمە ئەڵێ 3500 جار ناوی ترەمپ هاتووە لە پەیوەندیەکانی لەگەڵ ئێپستینە.
ئەمە چییە؟ ئەم پەیوەندیانە چی بۆ کەسی 1000 جار و 2000 جار و 1000 جار ناوی هاتنەوە ڕسمەکانی لە ئاهەنگی جۆرا و جۆرا هەبێ ئەم تەنیا مبڕێرەکەێنێتەوە لەوەی کە من نەچوومەتە دوورگەکە مەرج نییە چوبیتە دوورگەکە بەڵام خۆت بۆ ئاگاداری ئەگەر کرێکارێمان بگرێ لە شوێنێکە ئەگەر خارجیەک و کۆچبەرێک لە ئەم بێنتە ناو ئەمریکاوە یەکسەر پێی ئەزانیت و جاڕێمە خارجیانە و ئەمریکایی ئەمریکەکانەوە بێ دەرکرێ بەڵام سەرمایه‌دارێکی وا هەڵتۆقی و نازانی چیەکە خاڵشکانێنێتەوە لەوەی هەتا گریمان ئەمانەی ئەمان لەسەری ئەڵێن خۆیان پەیوەندی نەبوو بوون بەڵام کەسێکە ئەبێ بە سەرمایه‌دارێ نازانێت ئەم سەرمایە لەکوێ هاتووە ئەم باقانە چۆن یارمەتیان ناوە چۆن چۆتە پێشەوە و چۆن دەستی لەگەڵ دەستگای پۆلیس و دەستگاکانە تێکەڵ کردو حکومەت بۆ بە شوێن ئەمانە ناچێتەوە مانای بەشێکە لە سیستەمی سەرمایه‌داری ئمڕۆ بەشێکە لە دەسەڵاتێکی چینایەتی کەمایەتی کە سەرمایه‌دارەکان بەڕێوەیە بن و لە پەیوەندان لەم ڕادیتەیە و بۆیە ئەگەر بگەڕێنەوە بۆ واقعی شتەکانەوە لە بیدایە ئیمڕۆ ناتوانین بە پشتی ئەمە ببینین و ئایشیانەیە چۆن بەڵگەنامەکانی پێشوو کە بە ملیۆن بەڵگەنامە هەبووە لە مەسەلەکانی پەنەما و لیکس و پاندۆرا بە هەمان شێوە بە دەردی ئەوی بەن و بیبەنە دواوە لە باتی سزانی تاوانباران قوربانیەکان سزا بن و زیندانیان کرد. ئەمە سەرنجڕاکێشە بەلامەوە کە ئەم فایلانەی ئێپستین چی پەیوەندیەکی هەیە بە ئەوەی کە تۆ ئاماژەت پێکرد بە مەسەلەی داعش و بۆکۆ حەرام و حوسیەکان و ویکیلیکس و پاندۆرا و هەتاوەکو دواییەوە لێرە سەرنجی بینەران زیاتر بۆ ئەمە ڕاکێشم بۆ ئەوی ڕۆشنتر بێ سەرەتا بە بەڵگەنامەکانی ویکیلیکس و پەنەما و پاندۆراوە قسەکەم دوایی دێمە سەر مەسەلەی داعش وانە چکە ئەوانە زۆربەی لە دەسەڵاتانین و مەسەلەی وەکو ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتی ئیسلامی لە ناوچە جیاجیاکانە هەند کاریان کردووە سەرەتا ئەگەر سیر بکەین ویکیلیکس لە 2010 و 2011 کە نزیکی 10 ملیۆن بەڵگەنامەی خستە ڕوو کە 400,000 لەسەر عێراق بوو و 100,000 لەسەر ئەفغانستان بوو هێزەکانی ئەمریکا کە چۆن کۆمەڵکوژی خەڵکیان کردووە چۆن خەڵکی مەدەنیان کوشتووە چۆن جۆرنالیستیان کوشتووە ئەمانە دەرهێنرا لە ڕێی جولیان ئەساجەوە بڵاو کراوە و بەتابەتی لە باتی اعترافکرد هەمووی ئەمانە بە ڤیدۆ بە دۆکۆمنت و شتیش هەرچکە لە وەزارەتی ناوخۆ و FBI-ەوە دەرچوو بوو ئەمانە دەست جولیان ئەساج کەوت و لە ویکیلیکسا بڵایان کردەوە جولیان ئەسانجیان کە تاوانبار کرد بوو خەریک بوو بیبەنە ئەمریکا و تا ڕێزی ئازادی خوازان ئازادیان کرد بە هەمان شێوەش کەیسەکانی پەنەما و پاندۆرا کە 11 ملیۆن و 12 ملیۆن کەیس بوو لەسەر گەندەڵی ئەم سەرمایه‌دارانی کە ئێستا لەگەڵ ئیستیداد دەستیان پێکەڵەوە بەشێکی لەوانە و بەشێکی کێش لە سەرانی وڵاتەکان و سەرۆک وەزیران و ڕئیس و ئەندام پەرلەمان و سەرمایه‌داری گەورە دەستیان پێکەڵ بوو لەم 12 ملیۆنە کە دروستکردنی کۆمپانیای وەهمی بۆ پارێستیکردنەوە و ناردی پارە و بەشە لەمانە وەرگرتنی پارە بە ناوی لە قەوماوانی وڵاتەکان و ئەمانە و خۆیان بیخۆن ئەمانش هەموو کەشف بوو لەسەریان بەڵام چونکە سەرمایه‌دارەکان یەک بەرژەوند و قازاجیان هەیە ئەمانەیان بردە دواوە واتە بۆ ئەوەی دەسەڵات لە دەست خۆیان نەچێ و ڕیزی ئازادی خوازی و بزوتنەوەی کرێکاری و کۆمۆنیستی لە دنیا بەخۆت نەبێ پارێزگاریان بەخۆیان کردو ئەم سەرمایه‌دار و شتانیان یشتۆم کەیسانیان بردە دواوە تا بە مەسەلەی داعشەکە بۆکو حرامەکە باشە حەماسەگە کۆمەڵکوژی ئیسرائیل لە غەزە ئەکا کە 72,000 کەس کوژراوە 20,000 بەز مناڵ بووە لەوانە و هەروەها مەسەلەی شەباب لە سۆماڵەکە و جمهوری ئیسلامی و کوشتارەکانی کە بەڕژێمی 100,000 ئێعدام و زیندانی حسابەکرێ ئەمانە هێز و لایەنێک بوون تالیبان لە ئەفغانستان لە چوارچێوەی سیاسەتەکانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و حتا رووسیا و ئەمانە بەرژەوەندەکانیان چۆتە پێشەوە و بردیانت پێشەوە خودی سەرانی ئەمریکا خۆیان اعترافیان کرد بۆەوەی خۆیان تالیبان و قاعیدەیان دروست کرد بۆ ئەوەی لە بەرامبەر رووسیا و بەرامبەرەکەیان بشێنەوە دوایی بوو بە چ بەڵایە بەسەر کۆمەلگای جیهانەوە هەر خۆشیان دەستیان گرت و هێنانەوە ئەفغانستان
هەری ئێستا جوولانی کە بەشەکە لە قاعیدە و ئیسلامیەکان و ئیسلامی تۆریست و ئەمانە هێنایەنێتەوە کۆمەڵکوژەکانی دروست کۆمەڵکوژی عەلەویەکان و ئێستاش خەریکە کۆمەڵکوژی کوردەکان دەستپێکە بەشێکە لە سیاسەتی ئەمریکا ئەوانە حوسیەکان خۆیان ڕۆژانە لە قەتەر لەگەڵ یادانیشن و ئەنوا ئەشکال سات و سەوتای لەگەڵەکان هەر ئێستا سوودان لە بینی قوتبەکانی ئەم سەرمایەداریە دابەش بووە جەماعەتی حەبیبتی کە کۆمەڵکوژی 300,000 کەسی لە دارفۆر کرد و ئێستاش ڕۆژانە کۆمەڵکوژی لەم چەند مانگی پێشوا لە مامچەکانی کوردستان و دارفۆر ئەکات ئیمارات و چەند وڵاتی کە لە پشتیەوەن و هەروەها عەبدولفەتاح بورهان و ئەمانەش میسر و ئەمریکا و چەند وڵاتی کە کۆمەکیانەکەن بەڵام هەمووی بۆ کوشتار و بەسەرسەری خەڵکەوە کابێتە هەمانە هەمووی یەک سیلسیلە بەڵگەنامە و ڕووداون کە پەیوەندیان بەیەکەوە هەیە لە چوارچوەی سیاسەتی ئەمریکا و غەرب و وڵاتانی کەی سەرمایەداریە بۆ پاشە کشەپێکردن بە خەڵک بەخواست و داواکاریەکانیان لە کاتێکە ئەمانە بملێن دۆلار لە جزیرەی ئەپستین و ئەو بەڵگەنامانی پێشووتر کە باسم کرد سەرفەکەن و ئەیبەن و ئەیدزن خەڵک بۆ نانێ محتاج و ئەمرێ لە بەرسا لە سوودانە لە یەمەنە لە سووریا و لە وڵاتانێکی زۆرە ژنان ناڵ لە کوێ هەر لە چوارچەوەی ئەم سیاسەتانایە کە دەرگا ئاڵاکەن بۆ سیاسەتی وڵاتانێکی کەکە لە عێراقا سیاسەتی جعفەری بێتە پێش و کچی مناڵ بەش و بیرێت ئایا هەر وەکو داعش ئاساکە پیشانی مناڵ تەجاوز پێکەن و ئەیان فرۆشن لە بازاڕەکانی خۆیانە ئەمە بازارێکی جنسی نییە بە ژنان و بە کچانەوە گرێ معنای سەرمایەداری لەناو خۆیانە ئەم سیاسەتانیان دابەش کردو بە وڵاتی جۆرا و جۆرەوە بە تایبەتی ئەگەر ئەم وڵاتانە هیچ کێشەیەکیان بۆ ئەمریکانە بێ موشکیلە نیە جمهوری ئیسلامی هەموو ڕۆژە بە هەزاران کەسە کوژێ داعش بە هەزاران کەسە کوژێ محەممەد جوولانی بە هەزاران کەس ئەکوژێت و کۆمەڵکوژی کوردەکە بەس سیاسەتی ئەمریکا بەرێتە پێشەوە لە ناوچەکە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستا کە نەخشەی ڕۆژهەڵاتی نوێیان هەیە ئەم سیاسەتە بەرێتە پێشەوە بۆیە ئەگەر قسە بکەی نوێنەرێکی وەکو تۆمبارە کە کەسێکی تاوانبارە بە پەیوەندی لەگەڵ جیفری پستن ئەیکەن بە نوێنەری ئەمریکا لە تورکیا لە سووریا و هەروەها بۆ عێراقیشی ئەمێرن ئەبێ ئەمە چی پەیامێ بۆ لە بەرژەوەندی خەڵکی سووریاش و کوردیش و تورکیاش و عێراق بە ئەگەر سیاسەتی ئۆردوگان و جوولانی و مالیکیەکان نەبێ لە ئایندا ئەمەی ئەو چوارچەوەی پەیوەندیە بۆ بەڵگەنامانەی هەموو باسم کرد چی ئەوانەی لە دەوڵەتان چی ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنی ئیسلامی یان هێز و جەرانی ئیسلامی تیرۆریستن کە یەک پەیوەندن و یەک مەساڵح و بەرژەوەندیان هەیە ئەوش لەوا کۆیانەکەتەوە هەمویان بە دژی خەڵک و بەرژەوەندیەکانی خەڵک و خۆشگوزەرانی و ژیانێکی ئارام و ئاسایشە هەروەک تۆ ئاماژۆ پێدا و هەمووکو بیستوشمانە لە میدیاکانەوە ئەمانەی لێرەداوە ئەوەی تێوەگراون تۆڕی گەورن دەسەڵاتدارانن خاوەن کۆمپانیای گەورە و هەتاوەکو دوایی حکوومەتەکانی ئەمڕۆی جیهان و بەتایبەتی ئەمریکا کە ڕاستەوخۆ مەلەفانە لە وڵاتەدایە چی ڕێگیریەکیان گرتوۆتە بەر ڕاستیەکەی ئەگەر داڕەزایەتی و سەوباسی ڕیزی ملیۆنی ئازادی خوازان و مرۆڤ دۆستان و هەروەها ئەندام پەرلەمانێکی هێشتا بە ئینساف و ئازادی خواز نەبێ کە فشارێنن لە کۆنگرەسی ئەمریکا و لە پەرلەمانەکانی بەریتانیا و وڵاتانیکە ئەمان ئەم کەیسانە بە دەردی کەیسەکانی پێشوو بەڵگەنامەکانی پێشووە بن بەڵام هەر سیر کە لەم دوو ڕۆژانەی پێشوە فەزاکە لە ئەمریکا گۆڕاوە بە تایبەتی فشارێکی زۆر لەناو کۆنگرێسی ئەمریکا مجموعەی کۆنگرێس ئەندامی کۆنگرێس لێوانە فشارێکی زۆریان هێناوە لە کۆڵینەوەکەن و لەو لاشەوە قوربانیەکان کە بەشێکی هێناویانە کە دان ئەدەن بەوەی کە تا پێشتر ئەترسان نەیانوێرا خۆیان دەرخەن کە لەوەی نەکوژرێن یان لە کۆمەلگا ڕیسوا نەکرێن دەنگ هەڵە بڕن و چوونەتەوە بۆیە لەم ڕۆژانەی ڕابردووان و سێ ڕۆژەی ڕابردوو فەزاکە چۆتە ئاستی چکەکە مەشکوکن حتا لە بەڵگەنامەکان کە FBI و وەزارەتی دادی ئەمریکا دەستکاری ئەم شتانەی کرد بێ لەم 6 ساڵەی ڕابردووە لە 2009 تا 2025 اینجا کەشفیان کردووە دەستکاری کراوە ئاڵوگۆڕی بەسەرهاتووە و ئەیانەوێ بە هەر شێوەیەک بۆ ترەمپ لەم فەزایەت دەرکەن و هینی بکەن هەر لەم ڕۆژەوە هێلی ماکسوێل کە هاوڕێکشەکەی
ئپستین بووە لە زیندانە دەرگایان بۆ کردوتەوە ئەگەر بێت و ترەمپ و کلینتۆن لە من خۆش ببن یان لە سجن ئازادم بکەن ئەوە من هەموو شتێدانی پیانم ئەگەر ئەوە نەبێت لە ڕێم خانەکەم وە یوتیوب کە من هیچ قسە نەکەم بۆ ئەوەی کە گوایە پەیامێکی پیاون کە ترەمپ و کلینتۆن و ئەمانە تاوانبارنی لەما ڕاستە پەیوەندیانە بووە ئەمە دەرگایەکە بەڕووی ئەوەکەن کە دەسەڵاتی ترەمپ و ئەمانە ڕزگار بکەن لەو ئەزمەیە کە تێکەوتون و لەوەی کە بەشێکن لە سیستەم و کارەکانی و کەیسی ئپستین بچێتە دواوە بۆیە هەر ئەوەشی کە مەسلەی بەنادیاری کە ئێستا خودی کۆنگرێس و زۆرە لە خەڵکی ئەمریکاش مەشکوکن لەوەی کە ئپستین چۆن کوژراوە لە سەجنا لە باتی خۆی کوشتبێ بۆ ئەوی ئەو کەسانە بە زیندوی نامێنێتەوە کەشفیکاوە پەیوەندیەکانی بە ترەمپ و بەو سەرانەی کەی سەرمایەداری و دەسەڵاتدارانە هەم لە ئەمریکا و لە وڵاتانی کەی هەبووە بیبەنە دواوە بۆیە ناڕاستیەکان چۆتە ئەوە و لە پاڵیشیا زەڕورە کە بزوتنەوەی ئازیخی خواز و ڕزگاری خواست کە بەردەوام بۆ مەسلەی کوبانی بۆ مەسلەی غەزا بۆ مەسلەی خەڵکی کوردستان لە مەیدان ئابووە بێتە مەیدانەوە بەمە بەجشی سیاسەتی سەرمایەداری و پاڵنان بەوەی کە ئەم کەیسە بژوونڕێ بێ سەرانی ئەم وڵاتانە و سەرمایەدارەکانی کەش تاوانبارن لەگەڵ ئپستینان. دوو پرسیاری بینەر دەمجەکەم لەگەڵ پرسیاری خۆمە و هیوادارم بتوانی وەڵامی هەمووی پێکەوە بدەیتەوە. ئەویش پرسیاریەکەم ئەڵێ ئاشکراکردنی ئەم کەیسە لە ئێستادا بۆچی دەگەڕێتەوە ئایا پەیوەندی بە دیموکراتەکانەوە هەیە؟ پرسیاری دوام پێتان وایە کە ئەم کەیسە بەکوێ دەگات لە ڕووی یاساییەوە ئایا دەکرێت مەسەرەن بێدەنگی لێ بکرێت و ئیدامەی ئەم پرسیارانە بۆوە کە ڕێگە چارەی واقعی بۆ ڕزگاربوون لە دووبارە نەبوونەوەی کەیسێکی لەم چەشنە و بازرگانی نەکردن بە منداڵانەوە چی ڕێگە چارەیەک بوونی هەیە؟ سەرەتا ئەوە بڵێن بەڕاستی ئەو ئەم کەیسەش زۆر ئەگەر وەکوتم زوتنەوەی ئازادی خوازی لە دنیا نێتە یەکێتە کرێکاریەکان نێتە پێشەوە مەسلەی ئەحزابی چەپ و کۆمۆنیستی نێتە مەیدانەوە لەسەر ئەم کەیسە ئەم کەیسەش بە هەمان دەربی کەیسەکانی ویکلیکس و پەنەما و پاندۆرا ئاڕوات و ئەو تاوان و بەڵگەنامانەی کە لەسەر داعش و کۆمەڵکوژی خەزە و ئەمانەیە ئەی بەنە دواوە ئەمانە بۆیە بزوتنەوەی ئینسانی بەڕاستی ئەبێ بێتە مەیدانەوە بۆ ئەوەی کە ئەم کەیسە بە دەردی ئەوانی کە نەڕواوە فشارێکی زۆر بێنن لەسەر پەرلەمان و حکومەت و ئەوانە کە ئێستا لە بەریتانیا هەتا زەقتاتوە بۆ ئەوەی کە سەرۆگۆزیرانی بەریتانیا بێ دەست لە کار بکەشێتەوە چی لە ناو حیزبەکەیە ڕێزێک لە ئەندامان و خەڵکی ئینسان دۆست و ئەمانە چی لەسەر ئاستی کۆمەڵگایشە بەجالەوە ئەمانە بۆ خۆی ئەزمەی جۆراوجۆریشان هەیە بۆیە لە کاتی ئەزمەکانە دەسەیە گرنگ بەیەکەوە بۆ ئەوی بێنە پێشەوە و بمێنەوە و دەسەڵاتیان لە دەست نەچێت بەڵام لە بەرامبەر ئەوەی کە ئەگەر وان نەبێ بەڕاستیەتر کۆمەلگای ئینسانی لە بەردەمی دووڕیانێکە یان ئەوەیە ئەم بربەریەت و وحشیەتگەری و فاشیەتەی سەرمایەداری ئەبێ قبول کات و لەوە خراپتەری بێ و جارێک کەش ئەم تیجارەتی بەژنانە کە داعشەی کرد ئپستین کردی تیجارەت بە مناڵانەوە کە بۆکۆ حرام و حوسیەکان و هەروە شەباب لە سۆماڵی کات و لە غەزە دووبارە ئەبێتەوە بە هەمان شێوە لانی ئیسرائیلەوە جارێکش دووبارە بێت یان ئەوەیە کۆمەلگای بەشەری بیر بکاتەوە لە ریزی خۆی لەم حکومەت و دەسەڵات و ئەوانانە وەک حکومەتێکی سەرمایەداری فاشی و دژی ئینسانی بێتە مەیدانەوە و وشیارانە خۆی جیاکاتەوە لەوە کە بڵێم حکومەتانە حکومەتی یەمەنی ئەو ساتانەی ئەوان هەر لە برسیکردنەوە تاکو و ئەم گەندەڵیانە و ئەم کەیس و تیجارەت و بازرگانیکردنە بە ئینسانەوە ڕوئەیات هی ئەمەنیە و خۆیان ڕخراو بکەن و ناڕەزایەتی دەرببڕن و هەتاکو ئەحزابی کۆمۆنیستی و سۆسیالیستی خۆیان بەخۆت بکەن و بێنە مەیدانەوە لەگەڵ یەکێتە کرێکاری و کرێکاران کۆمۆنیستە بۆ ئاڵگۆڕی ڕیشەی لەم ڕژێمانە ڕاستی ئەگەر ئەم ڕژێمانە نەگۆڕێ ڕۆشنایەک لە سوچێکیان دنیایەوە نیشان نەیرێ بە کۆمۆنیزم و سۆسیالیزم بە دنیایکی ئازاد و خۆشگوزەران و یەکسان ئەوە دووبارە بوونەوەی کەیسەکانی پستین و ئەو کەیسانی پێشوشی هەموو کە باسم کرد لە دنیا ڕوئەیە
ئەبێ بە بەڵایەک بەسەر ئینسانەوە و هەموو ڕۆژێ ناوجەرگ و هەنا و مێشکی ئینسانی ئازادی خواز و مرۆڤ دۆست داهێزرێ بە هەواڵی ناخۆش و مەرگەسات و جەرگ بڕ. نوری بەشیر زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ سەدا. ئازیزان سپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوە و هیوادارین کە پرسیار و سەرنجەکانتان وەڵامی وەرگرت بێتەوە. هەر لێرەشتەوە ڕایبگەێنین کە هەفتەی ئایندە لە یادی 15 ساڵەی ڕووداوەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دواتردا هەوڵە دەین تەواوی بەرنامەکانمان تایبەت بێ بە هەڵسەنگاندنی بزوتنەوە ناڕەزاتی جەماوەریەکان لە کوردستان لە یادی حەڤەی شوبات و حتمما لەسەر حەڤەی شوباتیش قسە و باسمان دەبێت. لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.